نازانم من ڕەنگە لە بواری شعرە ئەوەندە شارەزان نەبم، یعنی نەخشەی شعری کوردی چۆنە چۆن نییە، بەڵام بەگشتی لە ساڵانی حەفتا سێ ناو درەوشانەوە تا ئێستاش پێم وایە وەکو سێ ناوی زۆر گەورە ماونەتەوە: شێرکۆبێکەس، لەتیف خەڵمەت، عەبدوڵڵا پەشێو. سێ ناوی زۆر گەورەن بەڕاستی لە دنیای شعری کوردیدا لەم بەشەی کوردستانە. دەنگەکە باش نییە؟ ئێ باشە قوربان لە چاوانە. دواتر زۆر کەس خۆی لە دنیای شعرەدا خۆی تاقیکاتەوە، بەختی خۆی تاقیکاتەوە، بەڵام شێخ ڕەزا بەیتێکی هەیە، شاعیر ئەوەندە زۆر بووە لەم عەسرەدا، مڕگەی دووەمی تەواو ناکەم احترامە بۆیەوە. زۆر کەس شعرە نووسێ، تەبیعی مەسەلەی بەهرە خۆ مرۆڤ بەدەست خۆی نییە. سەیری ئاسمان کە باڵندە هەیە زۆر نزمدا دەفڕێت، باڵندە هەیە هەر ناتوانێ بفڕێ، مامرە مراویە قازاگە بشفڕێکە مەفڕێ، فۆر هەندێ بەرز بێتەوە زوو دابەزێ، بەڵام باڵندەی واش هەیە لە شەقەی باڵەدا ئەچێتە تاقی ئاسمان. دەی ئەوە هەر مرۆڤە و بەهرەی خۆی هەیە. شاعیر بەدەست خۆی نییە، ڕەنگە هەموو کەسێ حەز بکا وەکو نالی بێ، دەنگەکە نەما کاکە شێخ. ڕەنگە هەموو شاعیرە بیر لەوە بکاتە وەکو نالی بێ، وەکو مەحوی بێ، وەکو مەلای جزیری بێ، مەولەوی بێ، بەڵام ئیتر خۆ بەهرە بەدەست خۆت نییە لە شەقەی باڵەدەی. من لام وایە لە نەخشەی شعری کوردیدا ئاسۆ ئەستێرەیەکە، تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی. دەنگەکە دێ نازانم، تەواوە زۆر باشە قژە. زعیفە نە دەنگەکە کاکە شێخ تۆزێ ئەگە دەنگ والله نازم صداي هبوديان صداي هي الإنسان ضعيفة نازم بخرحان زان يستا بەڵێ ئێستا باشە، پێم وایە باشە. دەوەرە محەممەد جان ورا محمد محمد أنا بشتغل مخرجان خوي يعني بعد قال يوم مكان والله ستوبر دوام لنفسك بلى. تس أواكب بەڵێ ڕەنگە مرۆڤ هەر تەنیا بەهرەکە بەس نەبێ، زۆر گرنگە تۆ چۆن ئەو بەهرەیە گەشە پێ ئەدەی، چونکە باشترین نەمان باشترین داربێنە بیچەنە ئەگەر کەسێ خەمی نەخوا ئاوی نەدا چواردەورەکەی خزمەت نەکا چوزانن یعنی نەیلاوێنێتەوە، ئەو دادە سەرنجام یا وشکە بێ یا بەرێکی ناحەزی دەبێت، بە ئەو بەرەی نابێت کە لێی چاوەڕوانە بێت. بەهرە گرنگە، ئاودان و گەشە پێدانی بەهرەش بارتەقای بەهرەکە گرنگە. سپاس کە لە شاری کەرکووکەوە ناوێک بە ناوی ئاسۆی مەلا پەیدا بووە، ئومێد دەکەین لەوەی تا ئێستا پێیگەیشتووە هێشتا زیاتر بەخوا، ئەوەش پەیوەستە بەخۆی تەواو. ئێستا دەنگەکە تەواو بەڕێزان بەر لەوەی بچینە سەر ئەوەی کاگاسۆ بانجی سەرسەکۆکە بکەین. زۆرن لەو کوردانەی کە دەچنە هەندەران بزر دەبن لە دنیای جەنجاڵی ڕۆژاوا و کلتورێکی جیاواز بزر دەبن، بەڵام هەن هەستی کوردبوونی خۆیان بەهرەی خۆیان گەشە پێ دەدەن. هەر پێش ماوەیەک مامۆستایەک لێرە کۆڕێکی جێڕا فەرهەنگێکی نەرویجی کوردی پێم وایە دانابوو، ناوەکەی بەداخەوە ئێستا من ناو لە یاد نامینێ. ئەمە بۆ ڕۆشنبیری کوردی دەستکەوتێکی گەورەیە، ئەڵێ تەنیا یەکەمین فەرهەنگەکە نەرویجی بە زمانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرابێکە، مەسەن نەتەوەکانی تر لە ئێمە باڵادەسترن، دەوڵەتیان هەیە، ئیمکانێتیان هەیە، ڕەنگە بە ژمارە زۆر لە ئێمە زیاتر بن، ئەوە عەرەبە، ئەمە تورکە، ئەمە فارسە، تەنیا کەس دەوری زۆر گەورەی هەیە بەڕاستی. هەر لەو چارچێوەیەدا ئێمە مرۆڤێکی کەرکووچی لە فنلەندا دەژی، لە هەست و ئیحساساتی کوردبوونی خۆیدا نەبڕاوە. مامۆستا کاکە شێخ تەبعی کۆمەڵێ بەرهەمی هەیە، یەکێ لە بەرهەمەکانی وتەی کورت و پوختە وەکو پەندوان. جا بەڕاستی هات تەشریفی هێنایە ئێرە ڕووی لە مننا، من لەبەر سەرقاڵیم بەڕاستی نەمتوانی بەدەم داواکەیەوە بچم، کەسێک پێیدا بچێتەوە.
يعني تطلب كا من كمال ناو موديش لو أنا من ما مستعدين موت ما مستع معتصم صالحي مودوتن هم كليان جوانا هم سليقيان جوانا جا بيم خوش كاكشيخ ليرة دانيشتوها كسيك أجر بتواني مثلا كمالي وتي كرتينا نوسي وبر لوي كتشافي بكا كسي بيدا شو نويتشي بوبكا أو كاكشيخ ليرة ما مساعدي له والله من آمادم كاكشيخ هو ما مساعدي لي جنابي ما مساعد الرحمن دانيشتوها منش وەکو خزمەت خزمەتکارم چونکە خوا ئەو بەهرەی داوە بۆ خزمەتی میلەت نەیداوە بۆ تاش پوڵ بە لە خزمەتی وشەی کوردیە سەرچاو من خۆم خزمەتکار دەستی هەردوو لاتان خۆش بێ زۆر سپاسان و ساعتی گیان هەمیشە پێشمەرگەی وشەی کوردی بووی زۆر سپاس مامۆستاژیان انشاءالله پرۆژەکەی توش بە ئاکام دەگا ڕوو لە پیاوە هەست ناسکەکە پیاوە جوانەکە دەکەین ڕوومە سوڕێنە تۆی کاگاسۆجان قوربانی چاوت بم دەبعی هایکۆمان بیستووە تەرزە شعرێکە ستایلێکی شعرێکە لە ژاپۆنەوە هاتووە وەکو چوارین وایە بەڵام ئەها سێ دێڕەدا لە دێڕی چوارەمە خەستەتێکی تایبەت هەیە کاگاسۆ حەزەکە ڕوونکردنەوەی زیاتر بێدا هەم شعرمان بۆ دەخوێنێتەوە هەم لەسەر شعر قسە دەکا هەم باسی هایکۆش دەکات وەکو بەرچاوڕوونێک هایکۆ چییە ئیتر خۆی نازانم بڕێک لە فراوان تر قسە بکە ئەگە دواتریش هەستان لێبوو مامۆستاش پێی خۆش بوو گفتوگۆیە بکرێ ئەوە ئیتر بڕیارەکە لای جەنابیان دەبێت کاگاسۆجیان چاوەڕوانی تەشریف دێنی فەرموو ئێوارەتان باش هەموو لایە بەخێر بێ زۆر سپاس بۆ ماندووبوونتان بەم گەرمایە ئامادەبوونی ئێوە لێرە منەتبارتان کرد بەخێر بێن سەر چاوان زۆر سپاس بۆ کاکتاریەک بۆ ئەو کورتەباسی کردی پێخۆشحاڵم لەم گەڕانەوەیان یەکەم کۆڕم هەر لە کەرکووک بوو لە ساڵۆنی شەقام جمهوری لە ڕێی کاکە حەمەتایر کاک حەمەتایری خۆشەویست و دوا کۆڕیشم لە کتێبخانەی کارێزە بێ زۆر سپاس بۆ کاک تاریخ و ستافی ئەم کتێبخانە جوانە بەیوان بتوانم ئەم ئێوارەیە بارتەقای ئامادەبوونی ئێوەی بەڕێز ئێوەی ئەدەب دۆست بکەم و چەند کاتێک بەیەکەوە لەگەڵ شێعرابەری نەسەر سەرەتا وەک کاک تاریخ ئاماژەی پێدا ئەم کۆڕا بێتە دوو بەش بەشێکە شعری ئاسایی تیا خوێنمەوە لە بەشی دووەمە باس هەندێک هایکۆ خوێنمەوە بەڵام بەر لەوەی دەست بە خوێندنەوەی هایکۆکان کەم پێم خۆشە چەند سەرقەڵەمێک لەبارەی هایکۆ بدوێم چکە شتێکی نوێیە بە نسبەت ئێمە هایکۆ مێژوەکەی گەڕێتەوە بۆ ژاپۆن شعرێکی ژاپۆنیە زۆری لەسەر وتراوە تا ئێستا بەڕاستی پێناسەیەکی دەقیق نییە بۆ هایکۆ بەڵام ئەوەیە لە نەتیجەی هەروەکو خۆناغی شعری خۆمان چۆن شعری کوردی بە کلاسیک و ڕۆمانتیک و دوایە تا ڕۆواندۆ هەتاگاتە هەموو ئەوەی ئێستا لە بەردەسە ئەلبەتە هایکۆش بەو مێژوەیە هاتووە لە کۆمەڵێ شعری جۆری تر لە نەتیجە ئەلمیم لە سەدەکانی شانزەوە لەوێ هایکۆ نووسراوە خصوصیەتی هایکۆ ئەبێ پێک بێ لە سێ نیوە دێڕ لە زەمەنی ئێستا نووسرێ مزارێ هایکۆ نابێ بە زەمەنی ڕابردوو بنووسرێ لە یەکەم دێڕە شاعرە بێ معلومەیەک بدا لە دووەم دێڕە تەوزیح هەدا لە سێم دێڕە ئەبێ خوێنە تووشی شۆک بێ
ئەوە یەکێکە لە مهمی هایکۆ لە هایکۆ گرنگترین شت ئەوەیە تۆ تا بتوانانی زمانت چڕ بێ چڕ و پڕ یەکێک لەو باسانەی لەسەر هایکۆ کرێ ئەڵێن ئێمە لە بری ئەوەی ترێ پێشکەشی خوێنەرکەین بۆ یەکەینە شەراب و بە شەرابی دێنێ بەڵام کێشەکە لێرە دروستە بێ کاتێک تۆ ئەیکەی بە شەراب خوێنەری جددی یا جۆگری جددی ئەبێ بزانێ ئەتەکێتی شەراب چۆنە گڵاسەکە چۆن دانەی چەنی تێەکەی ئەو کاتە ینی مەبەستم ئەبێ خوێنەرەکەی خاوەنی کەمێک معریفە هەبێ دەبێ هایکۆ نووس لە نووسینی هایکۆیە زۆر ڕەزیلی لە وشە بکات زایدەن ئەوە لەسەر هایکستی سەرکەوتوو ئەوەیە بتوانێت لەگەڵ شعرا ڕسمێک دروستکە یعنی تۆ ئەبێ فۆتۆگرافەریش ئەبێ لەگەڵ هایکۆکەیە تۆ فۆتۆگرافەریش بی بۆ نمونە کاتێک من ئەڵێم جووتێ تەمەشای کز و دوو بیستنی گۆچان بەدەست تۆ تایرە نازانی چ دوایڵم پیری دوو بیستنی کز و دوو بیستنی گۆچان بەدەست جووتێ تەمەشای کز و دوو بیستنی گۆچان بەدەست گرنگەوەیە تۆ لە سێنی وە دێڕە بتانی بابەتێک بڵێ شتێک بڵێ تەنها شعر نییە بتانی ڕسمەکەش بە خوێنەر بگەێنی یەکێک لە کێشەکانی هایکۆ ئەوەیە هایکۆ لەوە پێش وتراوە مەسەرەن مامۆستا لەتیفەڵمەت نەوعی هایکۆی هەبووە پێم وارێ شێرکۆ بێکەس بەڵام بەو سیغەی ئێستا و بەپی ئەو یاسا و ڕێسانەی هەیە هایکۆ نەوتراوە و باس بەو شێوەیە نەوتراوە چکە هایکۆ لە سیستەمەکەیە ئەڵێ دەبێ پێک بێت لە سێنی وە دێڕی حەفدە بڕگەی 5 ئەمە تەوان ئێمە ناتوانین ئینتزام بەمەوە بکەین لەبەرەوەی پێکهاتەی هەموو زمانێک جیاوازە زمانی کوردی لەگەڵ زمانی ژاپۆنیا جیاوازی زۆری هەیە ڕەنگە ئێمە نەتوانین پێبەندی هەموو یاساکانی بین کاتی خۆی لە سەرەتا هایکۆ تەنها بۆ سروش وتراوە بۆ جوانی وتراوە لە ژاپۆن هایکستە کلاسیکەکان چوونەتە ناو باخ و جەنگەڵ و دانیشتون و بابەتێکیان هەڵبژاردووە و هایکۆی لەسەر وتراوە یعنی یەکێ لەوانەی هایکۆ لە شعر جیاکاتەوە تۆ وەکو کاکتارێک وتی شعر ڕەنگە بەهرە بێ ڕەنگە معریفە بێ بەڵام هایکۆ تەدریبیشی یعنی تەمرینیەوێ ڕاهێنانی لەگەڵاکرێ بۆ نمونە من جار وایە بۆ نووسینی هایکۆیەک 20 جار نووسیمەتەوە کە خۆی سێنی وە دێڕە 20 جارم نووسیوەتەوە تا گەیومەتە ئەو سیغەیە بەلامەوە پەسەندە ئیتر خوێنەر ئەمەیەوێ یەکێک لە کێشەکانی هایکۆش ئەوەیە بەداخەوە ئێمە خوێنەرانی ئێمە ڕاهاتوون لەگەڵ شعری کلاسیک و دوای شعری حڕ و ئەمانەیە ڕاهاتوون لەوەی شعر درێژ بێ یعنی شاعر زیاتر تەوزیح بدات ئەمە لە هایکۆیان نییە لە هایکۆ ئەبێ خوێنەر ماندوو بێ خوێندنەوەی هایکۆش لە کۆڕە تا ئێستا کەم کراوە لەبەرەوەی هایکۆ بەر لە خوێندنەوەی خۆی ئەگەر ڕاستیەکەتەوێت دەبێ هەموو ئەو ئامادەبوانەی لەوێن نوسخەیە هایکۆکانیان پێبێت پێشتر سەیریکە لەبەر چڕی زمانەکە تۆ خوێنەر ناتوانێت بەو چرکە ساتە ڕسمەکە وەربێت ئەوەی چێ لە کێشەکانەتی هەوڵە دێنێ ئێوارەیە ئێمە هەندێک هایکۆ بخوێنینەوە بۆ هیواین بە دڵتان بێت وە پەسەندیشی کەن بەڵام بەر لەوەی بچمە هایکۆکان هەر بە هەندێ کورتە شعر یا بڵێم شعر دەست پێ یەکەم بۆی یەکسەر نەڵێن ئەم هەموو کورتە شعرە چی بوو من تا ئێستاش حەزم بەمەیە حەزم بە سکرین و ئەوانە نییە مێوژەمات بەر لەوەی لە گەردنتەوە دیار بن ماچبارانم بکە بە تامی مێوەژ دەستێکم بخەرە نێو ستیانەکەت بمگەڕێنەوە سەردەمی منداڵی دەستەکەی ترم بگەڕێنەوە نێو سەبەتەکەی مام زۆرابەوە لە هەر چۆیەک دەرکەوتی ڕووترم بکەرەوە لەبەر گەرمایی خۆتدا هەڵم خە خۆتم بۆ بکە بە هەتاو منیش دەبمە هەتیوە بێبەرگەکەی نالی
بێبەرجیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە. ئەمەیان لەبەرەوەی لە بەیتێکی نالی وەرگیراوە، خۆی لە ئەسڵا بەیتەکاڵێ هەرچەندە کە ڕوتم بە خودا مائیلی ڕوتم، بێبەرجیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە. درۆن خۆزگە منیش درۆنێکم دەبوو، پڕم دەکرد لە پەڕەی گولیلکە سوورە و پارچە ساچمەی ماچ، سیخناخم دەکرد لە وردە ئەوی، لە بنکەی ڕۆحمەوە دەمفڕان، دەمخستە سەر شەپۆڵە مەراقەکانی تۆبینین، بە GPS-ی عشق پێدۆزی ماڵەکەتانم دەکرد، چاوەکانتم دەکردە نیشان و دەمناردە سەر باخچەی ماڵەکەتان، گوڵ و ماچ و ئەوینم دەباراندە سەر لە قوپۆپی درەختەکانی. ئازیزەکەم، ئەگەر ماچێکی سەرەڕۆی منت بینی بە لێوی ژنێکی عەیارەوە، بۆ سکاڵا و ناڕەزایی مەچۆرە بەردەرگای UN و ئەو خۆڵە مەخەرە چاوی تەمەشاکارانتەوە. UN دەهۆڵێکی دڕاوە، دەنجی نووساوە، وەرە بەر دەرگای باڵوێزخانەی دڵی من، یەخەی من بگرە و دروشمی مێبازێکی بێپەروا بەڕووی مندا بەرزکەرەوە. ڕەنگە من و ئەو ژنە لە تارماییەکی خائیندا ڕێک کەوتبین. ئاخر تۆ نازانی هیچ ماچێک پێش دەستبازیەکی پێشوەختە مڵچەی نایە. لەسەر مەسەلەی زمان من هەمیشە کاکینش لێرێ مختصە بە زمان هەمیشە زۆر تاکید لەوە ئاکەمەوە، چونکە بەڕاستی بەشێک لە پێکاتە سەرەکیەکانی شعر زمانە. هەر ئەم شعرەشم تقریبا لەوێوە نووسراوە. ناونیشانی شعرەکە نیشانەی پرسیارە، تەنها نیشانەی پرسیار. باڵندەکان لە باڵدارەکەی خۆیانەوە فێری زمان دەبن، ئاخۆ سلێمان کام زمانیان دەزانێت. درەختەکان لە ئاوی ژێرزەمینی خۆیانەوە جیناتەکانیان دەگوازنەوە، ئاخۆ عەساکەی موسا لە کامدارەیە. من لە پەنجەرەی ڕەجی درەختەکانەوە دەڕوانم، دەچمەوە سەر دەلاقەکانی ڕێزمانی زیندەوەران، بۆ ڕاستیەکان دەگەڕێم، ئیتر چۆن نوخمی گومان نەبم. دەبێت لە دەرگای چەند سمۆرە بدەم، چەند دارکونکەرە بە ئاخفێنم بۆ ڕەوانەوەی تەمی گومانەکانم. نیشانەیەک لە سنگم خۆی دەچەمێنێ، پرسیارە پرسیار. هێزی دارەکەی موسا و زمانی سلێمان لە کامیانەوە سەرچاوە وەردەگرن، خودا یان عیشق؟ ئەوەی ملاحەزەم کردووە لە باشوورە، هەرچەندە ئێمە ئامادەبووان زۆر بەمان پیاوین، بەداخەوە لێرە ئێستا ئێمەی پیاو هەموو شتێکمان بەستاوەتەوە بە جۆرێک لە تەماحی جنسی لە ژن. تقریبا ئەم شعرە لەو ڕوانگەیەوە چووە. کچێک دەفی دەژەن، پیاوانی نیشتمانەکەم بوون بە دەروێش، حاڵ گرتیانی زەرجیان لە خۆیاندا، کەسیان فیسقەی خوێنی خۆیانیان نەبینی، وەلێ مەست بوون بە خەیاڵی خوێنی پەردەی دەبژەن. ژنێک بوو بە بێری، گوندارەکان پەیتا پەیتا CV بوون بە شوانیان پڕ کردەوە. بێوە ژنێک قوربانی شەڕی، بێوە ژنێکی قوربانی شەڕ، مەشکەی دەژەنی. پیاوانی حیزب خێرا خێرا بۆی بوون بە سێپاو دۆزەنگەی مەشکەکەی. دۆزەنگە ئەوەیە کە مەشکەکەی لەسەر سێپا. لەم چڵ بۆ ئەو چڵ فرین، ئەمان لە ئەمریکا نووسراوە. لێرە کۆرسەکانی غوربەتم تەواو کرد،
وەلی ئێستاش بۆ سەعیکردن دەچمەوە سەر ئەلف سەر ئای سوختەخانەکەی ئەوێ ئەمە لەوێ نووسراوە ئەوێ ئەبێتە ئێرە لێرەکەش ئەبێتە ئەمریکا وەختێک ئەڵێم لێرە چکە لەوێ نووسراوە لێرە ئەمریکایە ئەوێ کوردستانە لێرە کۆرسەکانی غوربەتم تەواو کرد وەلی ئێستاش بۆ سعیکردن دەچمەوە سەر ئەلف سەر ئای سوختەخانەکەی ئەوێ لێرە ژوان پەڕێکی سپیە بە ئارامی پیتەکانی خۆشەویستی لێ دەنووسم وەلێ لەوێ وشەکانی دابوونەریت نەیان دەهێشت پێخەفەکانم لێرەیە وەلێ بۆ خەوبینین دەچمەوە ژێر لێفەکەی نیشتیمان لە خەونمدا ئاوێزانی ئامێزێک بووم ئارامتر بوو لە هیدایکم کە نووسانمی بەسینجێوە بەستەڵەکی ڕۆحم توایەوە و بوو بە جۆگایەک لە ئەوین و ڕژایە نێو ڕووبارەکەی خاسەیەوە ئەم شێرانە ئەو چێشن ئاوداریشن سەفەری پەنجە ڕاگوزەر دەستم بەناو هەوری قژیدا تێپەڕاند لەو ڕۆژەوە دەستم بۆنی ئەویان گرتووە هێندە بۆنی دەستەکانم کردووە بە بۆن کەوتوم ئێستا لە هەر شەش هەستەوەرەکە تەنها هەستی بۆنکردنی ئەوم ماوە پیرەژنەکەی گەڕەکەکەمان دەڵێ ئەبێ بیرنن عارفێکی ئێزیدی ئەڵێ من لەو قەبرستانە لاشەی شوشەعەترێکم بینی لەسەری نووسرا بوو ڕوحی ئەم شوشەیە گواستراوەتەوە دۆنای دۆنە ئەگەر بۆن بڕی بۆ بکەن پەنجەکانی جوڵەیان نامینێ ئەم شێعرەیان لە دەرسێکی پۆلیەکی ئەمین باڵدار وەرگیراوە دارا دوو دار نا سێ دارە زارا زریزە نا پەت دارا و زارا لە دوورەوە نا لە نزیکەوە تەنها پەت و سێدارە و گردنی بێگەردی بابە دەبینن ئاخوندەکان زریزەکان دەکەنە پەت ژیان لە سێدارە دەدەن سوڵتانەکان سەرچڵەکان دەکڕن ڕەگەکانیشمان داگیر دەکەن باڵدار ئەگەر تۆ ئەمینی ئەم وانەیە بگۆڕە لەسەر ئەم دوو پۆستەرە شعرە دکتۆر ئازاد باخەوان نووسینێکی دوور و درێژی لەسەری کردبوو زۆر سوپاسێکم هەر بۆی بگاتی ئەم سوپاسە لە گوڵە بە ڕۆژەوە فێر بووم بەیانیان ڕوو دەکەمە خۆری نیشتیمان لە زاجلەوە فێر بووم نامەکانی ژیان بۆ چۆن بنێرێ ئێواران ڕوحم دەگەڕێتەوە نیشتیمان زاجل هەمومان نەزانین کۆترێکە جاران نامەیان بۆ چۆشتە ناردەهات وایە قماری لەسەر ئاراکاکە ئەنەرم بۆ مەکە دێتەوە ئەمە وەک کچێکی ئەسمەرە ئەسمەر ڕەنگ کە تووڕە دەبی ئەبیتە قاوەیەکی ئەسمەر ئەمکەی بە عاشقێکی بێدار کە خەندەیەک دەکەی ئەبیتە شەرابێکی سوور منیش مەستێکی خەواڵوو چاوەکانم جیرۆدەی دەستی قاوە و شەرابی تۆن ڕاستەیان بێدار و چەپەیان نووسوو لەم جێژوانە زمانم پژا 1001 دڵۆپە وشە دەبارێنم بەسەر چینوێتی ئەوینتدا چاوەڕوان بە ڕەنگە ئێرە ببێتە چای سینا منیش ببم بە عەساکەی موسا ئەوەی پێڵێن ڤاڵانتاین شاعرێکی برادەرمانەیە کاک پێشەوا کاکەی ئەڵێەوە قەبرستانی گوڵە سەربڕینی گوڵە
ئەمەش تقریبەن تەواوکەی قسەکەی ئەوە تەرمێک بەسەر بڕاوی ئینجانەیەک پڕ لە خوێن گۆڕستانی گوڵە سوورەکانە ڤاڵەنتاین دەستت مە پێچەرەوە ئەوە خوێنی گوڵەکانە بە پەنجەتەوە ئەوانەی گوڵ سەردەبڕن ناتوانن تامی سوێری فرمێشکی درەختەکان بکەن خوێن و خۆشەویستی لە یەک مەرکانە کۆ ناکرێتەوە ئیتر کاتی هایکوکان هاتووە نییە بووینە نیوە بەڵێ بووینە هەوڵەدەم زۆر بە لەسەرخۆیی بتوانم ئەم هایکۆیانە بخوێنمەوە تەبانەوەشم لە بیر چوو لە ساڵی 2017 ئاواخان بەخێر بێ لە ساڵی 2017ەوە لە گەرمیان بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک گەنجی زۆر زیرەک زۆر یانەیەکی هایکستیان داناوە و هەموو ئەوانەی ئێمە هایکۆ نووسین ئێستا لەوێ ئەندامین چالاکی زۆر باشیانەیە چەند هایکۆیەکیان لە گۆڤارەکانی ژاپۆن کراوە بە ژاپۆنی و بڵاو کراوەتەوە و هەروەها لە گۆڤارە عەرەبیەکان لە هەموو ئەو گۆڤارانە بڵاو کراونەتەوە هایکۆکانی ئەوان و لە پێشبڕکێکانیش یەکەم بوونە یەکێک لە کتێبی لەو هایکۆ نووسانە کەوتنە خواروەی مەراقی کاک سەردار دووسێ دراسی ماستەری لەسەر خوێندراوە ئێستا لە زانکۆکانی کوردستان بەڵام تا ئێستا هەر تازەیە تا ئێستا هەر ئەو گرفتە هەیە کە بەلایەن زۆربەی شاعرە کلاسیکەکانەوە قبوڵ نییە هەر قبوڵیان نییە و یعنی پێیان ڕەفزە تەنانەت من و دوو برادەری تر سێ هایکۆی دەق ئاوێزانمانەوە بوو یەکێک لە هایکستەکانی برادەرمان بە شاعرێکی کلاسیکی پیشاندا بوو وتبووی عیب ناکەن بە سێ شاعر شەش خەتان نووسیوە بەڵام هەندێک جار ڕەنگە لە یەک هایکۆیە من یەکێ لە برادەرەکان بۆ من نووسی بوو یەکێ لە شاعرەکان ڕۆژاڵە بجەیی نووسی بووی ئەم هایکۆیە ئەوەندەی ڕۆمانێ شتی تایە ئەوەندە چڕەکرێتەوە و بەڕاستی قورسترین جۆری نووسینیشە چونکە تۆ بە تەواوی لە قالبە درێژ نووسەرەکە ئەوەندە لە قالبە درێ لەوێ لە قالب دراوە کە ئەبێ سێنی وە دێڕبێ لەوێ لە قالب دراوە ئەبێ وشەکانی زۆر چڕ و پڕ بن لەوێ لە قالب دراوە ئەبێ فۆتۆ پێشکەشکا مەسەڵ وەک چیرۆکنووسە نییە دەستکراوە بێ وەک شاعرێکی کلاسیک نییە بتوانێت بە چەند لاپەڕەیەک ئەو لە تۆی ئەوێ بەس لە سێ دێر لە سێنی وە دێر بابەتەکەی خۆت بە جوانی بگەیەنی بە هەر حاڵ شوشەی عەترەکەی بۆنی ئەویان گرتووە براندن قژ و گەردنی ئەمەش دکتۆر ئازاد باقەوان نووسینێکی درێژی لەسەر کردبوو لە باخچەی خەیاڵم دانیشت ژوورەکەمی نوقمی عەترەکەی خۆی کرد سەوڵ لێدانی ڕۆژگار چرچ و لۆچی نێوچەوانی بەلەم پیری جووتێ تەمەشای کز دوو بیستنی گۆچان بەدەست پیری دوومی من گازی لێدەگرن مەمکدان تەوافی پەپولە لە دەوری خاڵی سینە ئۆیەی سەر ستیانەکەی تاتۆی گیتاری سینە ستیانی پڕ لە نۆتەی دیقەت تۆڕی لۆکسە تەمەشا پەروانیەکان دەسوتێنێ ستیانەکەی لە باخی سینە دڵۆپێک ئاونگ سوێرە لەسەر زمان لە بنەوانەوە جۆماڵکردن بە زمان جۆگەلەی بینی مەمان پاندانێکە پڕ لە مرەکەبی شین چاوەکانی باڵای بیە با دەستی بۆ دەبا مچوڕک دەیلەنجێنێ ماسیەکی جادوگەرە لەکانی شەهوەت زمانی بە دوو دانە دەڕوا بۆ فیزفاڵ بە سەبەتەیەک هەنارەوە دەگەڕێتەوە
زەردەپەڕی پەرچەمی لادا زانیم ناوی گەزەنگە بۆ شرین دەگەڕێ لە پیاڵەی یادەوەریەکان کەوچکی خەیاڵ پەنجەی قەندە لەسەر لێوی پیاڵەکەم منیش خوێن شرین کڵۆ کڵۆ شەکرەوشە دێتە جۆم شەکردانە دەمی وەک نۆتە دەڕژێ بەسەر ژێیەکانی ڕۆحمدا قاقای پێکەنینەکەی وەک باران چرپە چرپە تەڕیان دەکا جۆچکەکانم لێڵیان مەکە بە مسکارە پەنهانیەکانم دەخوێننەوە چاوەکانت بە خەندە دەبشکێن بە قسەکردن ماندویان مەکە لێوەکان ئێواران دەچێتە قەراق چەمەکە بەسەریا دەچەمێتەوە شەنگەبی هیچی نەبوت لە دامێنی بێدەنجیەکەی دەیان و شەمچنیەوە کە نیگایەک دەکا وەک دۆی دادە دەڕژێمە سەر ڕێگاکەی بە یەک خەندە دەمخاتە سەر شارێک لە مچورکی مێرولە بەرەو ڕووی خەندەکەی چووین وامان زانی خونچە پشکوتووە من و هەنگەکانی خەڵەتان بۆ نوقلی لێوی لە دەرگای بەراعەتی منداڵی خۆمەدە شوێن ماچی شێیە لەسەر ڕوخساری گوڵ شەونم قافڵەی مێرولە لە گەڕان بە دوای گەزۆ دزراوەکانی نیشتیمان پێچی مێزەرێک نا حەڵەقەیەکی زیکرە ژیان شێخی تەریقەت نا ڕوحێکی ئازاد دەروێشێکی عاشقە لە نێوان بێشکە و تابوت ڕاگوزەر ئەزمموی تاڵ و شرین ژیان هەنگاوێک دوورکەوتنەوە لە بێشکە نزیکبوونەوە لە تابوت ساڵی نوێ بە نەرمی دەبارێت بەسەر چێلگەی حەزەکاندا وە لێبۆنی خاچیان لێ نایە کچانی غوربەت ئێواران بە کوحول دەخەوێ بەیانیان بە کافاین خەبەری دەبێتەوە پۆزمۆدێرنە بەردەوام بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە مزراحە بە دەستی سەرمایەداریەوە مرۆڤ ڕۆژی بزمارێک لە تابوتی ژیان دادەکوتێ پوچگەرایی پێتەوە نادەن وە لێ ژەنگ دەڕژێنن بانخوازەکان عەقڵ دەخاتە سەر دوو دارشە ئاین و ئایدیۆلۆژیا شیبوونەوەی لاشە لە نوگرە سەلمان ئەنفال خاوەن تەنکەرە نەوتن لە هەرێم بەرپرسەکانمە کەی تااقەتتان نەما بڵێ تااقەتمان کەرتک کەرتک سەفەر تەنها جووتێ تەمەشای کز و دوو بیستنی گۆچان بەدەست و زمانێکی خەسێنراوم خستۆتە هەکبەی سەفەرمەوە دێم جۆ بۆ بێدەنجەکانت دەگرم تۆ هیچ مەڵێ من لە بای باوێش پێکرد مەوداکانی خەواڵۆبوون دەبینمەوە مەراقی دیدەنیت سواری شەپۆڵەکانی دەکەم با ئاوز دەکەم دوو کۆرپە لە ماچ دەزێنە برژانگەکانتەوە چاوەکانت خومار دەبن تۆ هیچ مەڵێ من لە خای خەندەیەکت تەفسیری خەونە شەیتانیەکانت دەکەم گۆشببینین لە خەودا خراپە وە لێ ڕوودبوونەوە خوتوکەدانی ڕەمەچیەکانی هەرزەکاریمانە شەیتانەکەش منم
باخە ڕوخسارت دوو چاڵەکانین ڕوومەتت تەڕی دەکەن زمانم دێتەوە گۆ تون بەڕەوڕەوەی لێوەکانت بیگرە تاتی تاتی گڕووگاڵی عەشقی بیر بهێنەوە ئەم جارە دێم گشت پارچەکانی جەستەم دێنم کۆم بکەرەوە لە گوڵدانە پەمەیەکەی ئامێزت بمڕوێنەوە زیندوم کەرەوە مامان هێشتا مامانەکە نەڕۆیشت بوو بانگیان لە بن جۆسکەم دەدا هێشتا مامانەکە نەڕۆیشت بوو بانگیان لە بن جۆچکەت دەدا تۆش دەتزریکان دایکم گوتی نزا دەکەم ئەم نێرکە جایە لەسەر بنجی خۆی بڕوێت باوکم دوعای دەکرد تۆ ناوت پشکۆیە وجافی باوکم ڕۆشن دەکەیتەوە ئێمە نا دوو خوشکە گەورەکەم پێیان گوتم نوشتەیەکی سێگۆشە و میروویەکی شینم بە دەسرازەکەتەوە گرێدا بلورێکی نێرینەش بە زەکەرتەوە ژنەکەی دراوسێمان گوتی دیاریەکان تفەنجێکی باغا چەقۆیەکی یایلی دار لاستکێک مزراحێک پیاوانی گەڕەکەکەمان هێناویانە بانگدان تفەنگ چەقۆ دار لاستیک مزراح لە پشتەوەی ناسنامەکەت نووسی فەرمانبەری ڕەگەزنامەکە وا دەڵێ ئێستا من دارلاستکم لە باڵندە خۆشتر دەوێت باکم نییە نوچی مزراحەکەم ناخی خاکەکەم کون بکات گرنگەوەیە بخولێتەوە باش پێچێک شەراب لەناو پێچی شەرابەکەم بۆ سەرابی نیگایەکرد هەموو شەوێ چاوە ژێڕم پێک لە دوای پێک سۆراخ دەکەم تا مەستە بم بۆ تەگەڕێم هێندە بە دواتە گەڕاوم من نازانم ئاڵوودەی تۆ یا شەراب بوو هەموو شەوێ لەگەڵ تووتنی جگەرەیەک هەناسەیەکی جێماوی جێژوانێکمانە سوتێنم لە نێو تەمی دووکەڵەکەت بە دوای چاوی ڕەشتا وێڵم تۆ زانی ئەو شەوانەی دەرناکەوی سحری شەراب بەتاڵە بێت ڕۆحی جگەرە ئەبێتە سووتویەکی خۆڵەمێشی منیش دەبمە پارچەیەک لە تەنیایی دەدەرکەوە بتی ئەم تەنیایەم بشکێنە تریفەیەک لە ئاڵی فڵمەکانت ببەخشە بەو شەرابە ڕەنگ پەڕیوە و ئاڵیکەوە دەدەرکەوە بە گزنگی ڕوخسارت تەڵخی ئەو تەمە ڕووناکەوە بەڕێزان تەبعی لە کۆڕی وادا پرسیار و شت نییە بەقەدەر ئەوەی کە ئێمە گفتوگۆیەکی کراوە دەکەین ئێوەی بەڕێز دەربارەی شعرەکانی مامۆستا دەربارەی هایکۆ شعر ناوەڕۆک فۆرمەکەی سەرنجتان هەبێ و مامۆستاش ڕوونکردنەوەی خۆیەدا جاو بەڕێزانەی کە حەزەکەن گفتوگۆیە بکەن ئەوە کاک محەممەد دەستی هەڵبڕی ناوەکانی نووسین و سەرنجێ گفتوگۆیەکی کراوە هەبێ کاک محەممەد مامۆستا عادیل مامۆستا فەیسەڵ مامۆستا ئەحمەد مامۆستا ستار جەباری خەڵات خان مامۆستا ڕەحیم بس مامۆستا ڕێباز
سوبر ڕێزێکیکە حەزەکە سەرنجێ دەبعی بەڕێزان وەکو گوتمان ئەمە کۆڕی شەعرە شتەکە ناچێتە قاڵبی ئەوەی کە پرسیار و وەڵام بێ هێندەی ئەوەی کە گفتوگۆیەکی کراوە دەبێت ئەمە شەعرە کۆمەڵێ دەقمان بیست شعری ئازاد و شعری هایکۆ هینەکان گفتوگۆیەکە لەو چارچەوەیە دەبێت ڕێی خۆتە دەی بۆ چوونی خۆتە خێتە ڕوو مامۆستاش لێرە ڕوونکردنەوەی خۆیەدا ئەگەر پێویستی کرد کاک محەممەد فەرمی دەستان خۆش بێ هاوڕێکیان دەست خۆش بێ ئەوە نەتوانی ئەوە نەتوانی شتیوانی دوو تێبینیم لا دروست بوو لە زمانەوانی گزنگم بە گەزەنگ جۆلێ بوو ئالوودەم بە ئاڵوودە جۆلێ بوو ئەمە لە ڕوون زمانی و هەڵام ئەگەر لەسەر تا تێبڕی بێ هەڵام ئالوودەیە ئاڵوودە نیکە گزنگە گەزەنگ نییە جۆل لە گۆرانێکی ناسەر ڕزازی بووە ئەڵوەدەم ئالوودە مەبەست لە معتادە یعنی مەبەستەوەی ئیدمانە بزەڵت بە عەرەبی بە کوردەکەی زۆر سپاس ئەوە وەڵام لە حەزێت مامۆستایان ئەگەر بکرێ هەمومان گوێ لە سەرنجەکان بگرین گفتوگۆیەکانی تر بخەینە گەزەنگ گزنگە ڕاستەکەی ڕەنگە من بە غەڵەتی خوێندبێت بۆ کاکەم زۆر سپاس جیاوازی نێوان هایکۆ أبوزياتي على الشيء على الجنسية سوريا أبوزياتي كذا الشعرية كانت عربية عبر الشيء وصل آخر ديالي ديته شوي أو سيد الله وين ديالي كتاريا ديته وش تيجي الله يعني جوازي هنا والله بداخل من أبوزيات مجول يقرتوا بلام زانياريم لباري ونيا ئەوەی هایکۆیە مەسەرەن ئەو سیستەموینەیە کە باسم کردی نازانم ئەوان ڕەنگە ناتوانن پێبەندی بەو یاسا و ڕێسانەوە بکەن کە هایکۆ هەیە کاکە حەمەدجان زۆر سوپاس بۆ تێبینیەکانە دەستەکانت سەبارەت بە ئالوودە و ئاڵوودە تەبعی لامی قەڵە و لە شێوەزارەکانی تر بەس لە کرمانجی ناوەڕاستە هەیە مثلا نە لە کرمانجی باکوور نە لە کرمانجی خوار و لە چیولوڕی و کەڵبڕی و ئەمانیان نییە ئەمەش بە بڕای من ڕەنگە بە تەسیری زمانی تورکی هاتێ مەسەن کە ئەڵێ ئالوودەکە ڕەسەنترە بەڵام مەسەلەن لە دەبەری ئەردەڵان دوایی بەرەو شارەزور و سلێمانی و بەرەو کەرکووک و گەرمیانی شاد ئەمە لە هەندێک حاڵەتا قەڵەوی دەکەن خۆی سووکەکە تەواوترە ئالوودە مامۆستا عادیل فەرموو مامۆستا ئەگەر بکرێ هەمومان سەرنجمان لای تێبینەکان بێ قوربان کاکە ئاسۆ دەست خۆش بێ بەڕاستی نەک هەر شاری هایکۆ هەر شاری بڵاچەش کە بە عەرەبی لەن وەمڵە ئەمانە کورد بڕی ئەبێ خاوەنی گەنجینەیەکی وشەی کورتی ڕەسەنگی بتوانی بیهۆنیتەوە ئەمە هەر کەسەوە ناتوانێت بیکات چونکی هەندێک کەسەڵەن هایکۆ سێ سەرخۆشن دانیشتن وەکو مەتەڵ بڵێن یەکێکیان واژەیەک دەستەواژەیە کەڵێ وەکو تۆڵی نیوەدێڕێکەڵێ یەکتری نیوەدێرەترە لێ لە ئاخرا وەکو مەتەڵێکی هەڵی دێنێ ئەمە پێچەوانەی ڕێزمانی کوردیشتە چونکی لە ڕێزمانی کوردیا بکەرەکەوێتە سەرەتای وشەوە کارەکەشەکەوێتە دواوە ئێستاکە بکەر ئەو کەسە نییەکەوە کارەکەکە بەڵکو با بڵێن ئەوەی کەوە کاریگەری کارەکە کێبەرپرسەلەی بکەر ئەنجا لێرەیە ئەو شاعێرە ئەو توانایی هەیە ئەڵێ من ناڵێم من وەکوتت بابەتێک ئەوروژێنێ یەکێتر بابەتێ وەکو ئەوە وروژێنێ یەکێک هەڵە سیاڵێ ئەمەیە یعنی وەکو چۆن بڵێ هەڵهێنانی مەتەڵەکەیە ئەمە یەک دوو ئێمە ناتوانین بڵێن ئێمە لاسایی با بڵێن یابانەکەینەوە خۆت ئاماژت پێکرد لەوانەیە بڕگەکانی ئەوان 5 لەلای ئێمە 5 بێ 5 بێ یعنی ئەمە نابێتە با بڵێن ڕێسایەک ئیلا بێ پابەندی بێ بەڵام لێرەیە ئێمە لە ئەدەبە شتێکمانێ پێڵم دەق ئاوێزان من لە ساڵی 84 ڕۆمانێکی مەهدی حوسێنم خوێندەوە کە نووسەرێکی زۆر بەناوبانگی ئێرانیە
لە ئاستی مەکسیم گۆرگیە بەنای ڕێبەر حەمە کەریم عارف کردوی بە کوردی لە فارسیەوە ئەو لەوێ هایکۆیەک بەکاردێنێ هەست ناکەی کە هایکۆیە یعنی کە باسی دایکەکەکە کە مێردەکەی شەهید بووە خەباتی کردووە کوڕەکەشی نانەوایە سەعات دووسێ گەیانی بەڕێخە ژنەکە گەنجە بەڵام ئەگە گاسنی زەمانە سێ چوار هێڵی لە ناوچەوانی دروست بوو هایکۆیە یعنی من ئەمانە ئەتوانین ئێمە بەکاری بێنین ئەمە یەک دوو با بڵێن ئەو ڕاکەڕاکەی کە لە ئەوروپا هەیە خۆت لە ئەمریکا بوویتەوە ئەو ڕاکەڕاکەی لە ئەوروپایە وەکو ئێمە پاڵیان نەداوەتەوە کاکە وەکو ئێمە خەریک خەونی ڕاکەڕاکەیە کە فریان ناکەون ناتوانن وەکو قەسیدەیەکی چی بێڵێن محەممەد ئەنوەر شا کشمیر کە خۆی با بڵێن هیندیە بە عەرەبی قەسیدەیەکە 500 بیتە یعنی ناتوانانی ئەو شتانە نە خەڵک بیخوێنێتەوە نە خەڵکش دانشەوی نووسێت دەست خۆش بێ من ڕۆژێکی ئەو کاک تۆفیقا ئاگدارە ئافرەتێکەیە لە کەرکوب موالیدی چ لە ناوی ئەیدانە نەقیبە کۆمەڵە شێعری خوێندەوە هەمووی وەمزات بوو وتم ئەکرێ دەست ماچکەم وتی بۆ وتم ئافرین بۆ ئافرەتێکەوە ئەو جورئەتت هەیە خۆی تورکمانشە بە عەرەبیە نووسێ وتم ئافرین بۆ جورئەتێکەوە توانی وتە ئەم هەموو وەمزەیە ئەم هەموو بڵاچەیە دەربڕی یعنی ئازایەتیە دەست خۆش سپاس وەڵا زۆر سپاس کاک عادل بەڕاستی ڕاستەکەی وایە بەڵام ئەوەی ئێستا هەیە مەسەلەن بە حکمەوەی کۆمەڵێک گەنج خەریکن بەڕاستی و وەکوتم یانەیان هەیە لەو یانەیە نیقاشەکرێ ئەوە نییە بەس لێرە ینی ئەو یانەیە ئەندامی هەیە لە ڕۆژهەڵات لە کوردستانی ڕۆژهەڵات بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان نیقاشەیە و پەیوەندیشەیە لەگەڵ مەسەلەن یانە گەورەکان لە مەغریب بۆ نمونە من 6 هایکۆی وەرجێڕاوم چۆتە یانەی هایکۆی مەغرب الکوبرا سییانیان یەکەم بووە ینی بە خەڵات بۆمیان ناردۆتەوە دام ناوە لە فەیسبوک بە مەرجێک تەرجەمەکراوە بۆ خۆتە زانی لە تەرجەمەیە هەمومان نەزانین ینی بەشێک لە ئینەکەی خۆی لە دەستەدا تامی لە دەستا ئەنجا لەگەڵ ئەوەشە توانیمە وڵات چواریان وەکو پلە لەبەندی یەکەم بەدەست بێنێ لەو یانەیە ئیتر ئەمە هەوڵێکە شتەکەش تازەیە هەموو شتێکی تازەش وەرگری هەیە و ڕەفزیشی هەیە بە دڵنیایەوە دەست خۆش بێکە مامۆستا فەیسەڵ فەرموو زۆر بەخێر بێ دەست خۆش بێ دەربارەی هایکۆ لە زمانی کوردی مامۆستایەکمان هەیە وەرجێڕا مامۆستا محتەرەم تا ئێستا نزیکەی 10 دیوانی وەرجێڕا لە کوردی و عەرەبی لە 2014 ئەمە بەس ئیزافەیە کە دەربارەی هایکۆ هیچی کە دەربارەی هایکۆ لە 2014 دیوانێکی شاعرێکی خانەشاعرێکی ڕۆژهەڵاتی شەویان دیوانێکی کاملی کردووە بە عەرەبی بەڵێ شەویار برادەرمێکێکە لە ئەزم کە بەس ئەوە ئیزافەیە دەست خۆش بێ مەبەستش شەویار گڵابیە ئەوە یەکێکە لە هایکستە زۆر سەرکەوتووەکان ئەو پەیوەندیشمان هەیە بەڵێ زۆر جانێ خاشەکەین لەسەرەوە دەست خۆش مامۆستا ئەحمەد تاقانە فەرموو دەستخۆشی لە مامۆستاکەم زۆر پێخۆشحاڵ بووینە پیشانمان گوێ بوو بەس من یەک ملاحەزەی بچووکم هەبوو بەڵام مامۆستا عادل بە ڕوونتر و بەڕێزمانتر باسی کرد کە من وایە بینم کە هایکۆ زۆریە بینم ئەڵێم دوا وشە ئەگەر بکرێتە ناونیشانی وشەکە وەک شتی ئاعتیادی کوردی دەرەچێت یعنی یەکەم وشە ئەو گوتی وەک هەڵێنان شتەکە هەڵەهێنێ بەڵام بکرێت یەکەم وشە تەفسیری ئەو عنواناکە و ئەو شێوە بەڵام هونەرەکانی تر هەمووی پێکەوەیە بەنسبەت هینەکەی تێبینیەکەی کاک تارێک ئەڵێم ئەو ئالوودە و ئاڵوودەیە خۆی تەصنیف کراوە وەکو زمان ئەڵێن هەچی دوای ئەلیفە ئەبێتە لامی قەڵەڵ هەچی دوای ئەلیفە بەڵام دوای ئەلیفیش نییە دوای ئۆی کراوە دوای یەی کراوە هەمووی
أبيت اللامي قلب زۆر سپاس مامۆستا. زۆر سپاس مامۆستا. بەڕاستی یەکێک لەو مەرجانەی هایکۆ سەرکەوتو بێ نابێ وەک مەتەڵ بێ، یعنی ئەبێت تەواو پێچەوانەیەوە بۆ نمونە سیرکی هەندێک هایکۆ ئەتوانی بە هەردوو سەر بیخوێنیتەوە، هەم لە سەرەتا بۆ خوارەوە بیخوێنیتەوە، هەم لە خوارەوەش بۆ سەرەوە بیخوێنیتەوە. ئەو هایکۆی بە مەتەڵ بچێ ئەوە هایکۆیەکی سەرکەوتو نییە. هایکۆ ئەبێ ڕەسم بدە، ئەبێ شێوەکەت پیشاندا، یعنی ئەبێ ئەو منزورە ببینی کە هایکستی بەتوانە ئەبێ ئەو ڕسمت بۆ دروستکە. هەر کاتی ڕسمەکەی دروست نەکرد هایکۆیەکی سەرکەوتو نییە. و مەرجیش نییە ئیلتزامکەی لە شعر و لە هایکۆیە بەڕێزمان هیچ مەرجێک نییە. ئەوە کاکین مختصی زمانە لێرە وانە یاریکردن یەکێ لە فەن لە هونەرەکانی شعر ئەوەیە تۆ وەکو زمانی ئاسایی قسە ناکەیت و بۆ شتەیە هەندێک جار دەستکاری شتەکان بەڵێ ڕاستەکەی مامۆستا عادلیش وتی لە هایکۆیە زۆر جار بکردێتە ئەخیر، بەڵام ئەوە ئاساییە گرنگەوەیە تۆ بتانی لە سێنیوە دێر لە کۆمەڵێ وشەی سادە بەڵام چڕوپڕ مانایەکی گەورە. زۆر سپاس. مامۆستا ستاجەباری فەرموو. هەربشیم کۆمەڵە تێبینمە یەکەم باجارێ وڵاتی هاوڕێ عزیزم کاک محەممەد هایبتەمەوە هایکۆ و ئەبوجیەتە ئەبوجیە و خۆریات یەکە ئەبوجیە جوارینەیە دوا وشەی جوارینەکە یەک وشەیە مەسەلەن لە خەوما لە هەر بەڵام هەرێکی مانایەکە داتەوە جوانەکە ئەمێ دوو ئەگەر لە نادی یانەی مەغرب بەشدار بێت شاهی نازی یوسف خوشکەزای جگەر خوێنە ئەو ئەڵە لە هەشتاکان نووسم بەڵام بڵاو نەکردێتەوە لە رووسیا توورای هێناوە پسپۆڕ نابوون ئەمە دوو سێ شەمسی لە مرودی ئەڵێ من هایکۆ نووسم بەڵام هیچ پابەند نییە بۆ شتانی کە مە بۆ نمونە شعرێکی ئەڵێ کاتی مۆجیزات بەسەر شوون ئەی موسا دارەکەت بدە چالی چاپلین با تۆزێ پێ بکەین. یعنی ئەمە ناین هایکۆ بەڵام ئەو پابەندی چوارەم ئەو شەوە بەڕێز دکتۆرە شنۆ ئەحمەد غەفورات لێرەنە بابەت ئەمە بۆ تۆمار کرد بۆ فستیڤاڵێک بەشداریەکە ڕخنەی ئەو گوتی ئەو شاعیرانەی کە تەنها باسی جەستەی ئافرەت دەکەن بۆیان جوان نییە چونکە ئافرەت دایکە بۆ چۆن باسی جەستەیەکی بۆ باسی ئازایەتێکی ناکەێت بۆ باسی شتەکان تەنی ناکەێت دەست چاو خۆش بێت زۆر زۆر سپاس. زۆر سپاس. هەڵبەتە من وتم شارەزای جۆم گرتووە بەڵام شارەزایم لێ نییە بۆیە ئەوە جوابەکەی دەست خۆش بێت. بۆ مەسلەی شعر من پێم وایە شعر ئازادە لە باسکردنی هەموو شت، بە منزوری من ئێمە وەکو پیاو مەسەلەن ژن یەکێکە لە شتە جوانەکان بەلای منەوە وەکو نووسەرێک من ژن وەکو عەقڵ وەکو کەسایەتی وەکو بەیەکەوە زۆر شتشمە لەبارەی یەکسانیەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە هەمومان مەسەلەن ئەو جوانیانەی لە ژنە هەیە سەرنجڕاکێشن. مەسەلەن من کاتێک باسی ببورنخوا ئۆیەی سەرستیانەکە یەکەم ئەمەوێ ڕسمێ بدەمە وێنەیەک بدەمە خوێنەر ئەوەی ئۆیەکەی نەدیبێ با ئەو ڕسمە بزانێت چۆنە. یعنی تەوافی پەپولە لە دەوری هەمیشە تەواف لە دەوری شتێکی ڕەشایە شتێکی مقەدەس. ئەم ئۆیەیە بزە بدوەک ئەوەیە پەپولە تەوافکە لە دەوری ئەو خاڵەی من پێم نەوتەوە خاڵی هەیە لەوێ بەڵام ئەوە بۆ خوێنەر بەجێ دێڵ من خوێنەرەوە بدۆزێتەوە. دکتۆرشمە هەر خۆشی هەڵێ ئەگەر ژن نەبێ شعریش نابێت. طبعا نابێت لەنا ئەبێ ئێمە تا واقعی بین بەڕاستی وە عشقش نبيت نابێت. خلقت الجمال لنا فتنة وقلت لنا يا عبادي اتقون فأنت جميل تحب الجمال فكيف عبادك لا يعشقون؟ زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا. طبعا دەستەکانت خۆش بێ بەڕاستی سێکمان بەڕاستی هەست لە ناسکەکانەوە دەست خۆش بێ دەست پرسیارێک لێ
پیاوی بەڕاستی شەر ئەوسەر کەی لەو خۆنە دەرەچێت بەس تەقاطعەکان ببینێ بۆ لێوارەکانم نابینێ بۆ ئیشەکانم نابینێ بۆ دەست پەنجەکانم نابینێ وانە بۆ چاوەکانم نابینێ کە چیم پێ وانە زۆر سپاس. ئەگەر خەڵات خان ئەگەر بیخوێنیتەوە مەسا من ئەو دیوانەی چاپ کراوە ئەوەی چاپیش نەکراوە هێشتا تەمان پارەم نییە چاپ بیکەم لە زۆر شوێنە من باسی یەکسانی ئەوەم کردووە ژن و بسەبت باسی ئەم لاولام کردووە باسم کردووە کە بەدەست بە عەقڵ هەموو ئەوانم باس کردووە بەڵام ئەماوە ناگەێنێتەوە باسی جوانیەکان نەکە ئەماوە ناگەێنێت جوانەکانش لە چاوە لە هەموو شوێن مامۆستا عەبدوڕەحیم دەستخۆشی دەکاتە بڕوای من یعنی شعر یاخود شیرۆ یان هەر دەربڕینی ڕنگدانەوەی ئەو واقعە کۆمەڵایەتی ئەو بەڕێزانە بە درێژایی یعنی ژیانکردن لەم ژینگە کۆمەڵایەتی زۆری لە سانسۆر هەبوو لەسەر ئینسان یعنی نەتوانێت بە حەزشن کە بۆیە زۆربەی یعنی لەم ژینگە کۆمەڵایەتی کە شێعر بەتایبەتەوەی کەوا ئەو ریتمە بگرێت زۆر باسی ئەوە ئەکات هایکۆت باسی هایکۆت کرد یعنی هایکۆی تەرجەمەکرای یابانی خوێندۆتەوە بەڕێزت یعنی ئێستا لەوانەیە هایکۆکانی ئەوێ لەگەڵ هینەکانی بەڕێزتان ئەوانەی کەوا بە نوێعەکان لەسەر هایکۆ ئیشەکەن زۆری جیاواز زۆر جیاواز لەوێ باسی یەک نمونەیەک هایکۆی ئەوێ ئەگەر بۆمان بڵێ یابانی مەشهورترینیان باسی ئەو بۆقاکە کاکەوێتە ئاوەکەوە باسی شڵپەی ئاو و دەنگی بۆقەکە مەشهورترین جا هایکۆ چۆن وتت یعنی چوارچێوەیەکت بۆ توودا ئەڕێژ چوارچێوەکت بۆ دیاریەکە لەو چوارچێوەی بتوانی مەغزایە قوڵ بدەیت لەسەر بۆیە یعنی بە بڕوای من ئینسان هەتا ئەگەر زۆر نەخوێنێتەوە زۆر قوڵ نەبێ نەتوانێت ینی هایکۆیەک بە پێز بنووسێت دەست خۆش بەس وشەی هایکۆ بۆ کوردی تەرجەمەکەی چییە؟ هەر هایکۆیە عەفوەن چیەش بوو یەکەم هایکۆی نووسی بۆ کورد؟ ئەوە نازانم چکە ناڵێم مێژوویەکی لەسەرە پێشتر بڵێم خۆی نزیکە لە پۆستەرە شێعر باش یەک عەفوەن ئێستا هەندەکانی پیرەمێرد لێک دێرە شێعر ئەوە ئەوە ناچێت چوارچێوەی هایکۆوە ڕەنگە پێش ئەویش وترا بێ بەڵام وەکو هایکۆ نەناسرا بەس ئێستا ئێوەکان بڵێن پیرەمێرمان هەیە ئەتوانی بەڵام وەکو هایکۆ نەناسرا وەکو هایکز نەناسراوە ئەجا زۆر ڕاستەکەی خۆی معنای هایکۆ بە مانای مناڵە خۆڵە مێشێکە دی تفڵ ڕوومانی ئیتر ئەوان وایان ناوناوە لە یابان ئەمە تەرجەمە یابانیەکەی بۆ کوردی وەکو تەرجەمەی حرفی زمان ڕاستیشە مەسەرەن کاتێن منی کورد نەک من هەر کەسێک کە ئەنووسێ بە دڵنیایەوە کاردانەوەی ژینگەی لەسرە کاردانەوەی ئاینی لەسرە کاردانەوەی ئایدۆلۆژیای لەسرە حتمما ئەوەی من تیای گەورە بوومە ئەو ژینگەیە ژینگەی نە عەرەبێکە نە فارسێکە نە یابانیەکشە لەبەرەوە ئەبێت جیاواز بێت دووەم تۆ من هەمیشە ئەڵێم ئەوانەی لە تازەگەری لە پۆستمۆدێرنا ئەنووسی تۆ بە دڵنیایەوە لە ڕێچکەیەکی کۆنەوە هاتوویتە تۆ هەمیشە کلاسیکێکت لە پشتە من هەمیشە ئەڵێم قاچێکت لە کلاسیکەوە هاتووە تۆ ئەگەر مەحوی نەناسی نالی نەخوێند بێتەوە بۆ نمونە کوردی هەموو ئەو قۆناغانە گۆران نەناسی ناتوانانی ئێستاشت بنووسی یعنی ناتوانانی بیکەی وەکو مرۆڤێک کەس ناتوانێت بێ باگراون بێ گەڕانەوە بۆ ئەو مەسەن ئێمە لە کلاسیکە توراسێکی گەورەمان هەیە زۆر گەورە هەر وەکو کلاسیک هەمیشە تۆ گەڕانەوەیەکت هەیە لە باگراوندی خۆتا بۆ ئەوێ هیچ کەسێک نییە لە ئێستا بنووسێ و بۆ ئێستا و ڕەبت نەبێ بە هیچ باگراوندێکەوە من ئەوە بەڕاست نازانم و هەمیشە تۆ بێ ئەو خەتت هەبێ مامۆستا ڕێباز دەستخۆش بە کاک ئاسۆ وەڵامی تێبینیەکم هەیە لەگەڵ دوو پرسیاراتە یەکەم ئێمە کە کاڵەی شعر گومان شعرە بێ ئەو وێنە هونەریە بدات بەدەستەوە کە شاعیر ئەیخاتەوە وە زۆر جار ئێمە کە وا ڕاهاتوو دەڵێن شعر ڕەنگدانەوەی بارودۆخی کۆمەڵایەتیە زۆر جار شعر سێرەکەی ئەفراندنە داهێنانە شاعیریش مەرج نییە کە
وشەی قورسی هێنایەوە بتوانێت ئەو شعرە دەوڵەمەند بکات. ئێستا ئێمە بۆ نمونە لەتیفە ئەحمەدیا بوون شێرکۆبێکە سێرەی وشەکانیان سارد بەڵام ستاتیکایەکی جوانیان بەخشیوە بە شارەکان و ئەوەی لای شاعیر گرنگە چۆنێتی ڕێخستنی ئەو بیر و سۆز و تاقیکردنەوەیە ئەو ئەندێشەیەکە لە خەیاڵی هاتی بۆی وێنەیەکی هونەری جوان بەدەست بۆ نمونە ئێمە ئەگەر شعرێکی گۆران بخوێن بڵێن ئەوکانێکی ڕوونی بەرتی فیلمانگەش و ئەمە هیچ سەرەکی باردوخی ڕنگدانی کۆمەڵایەتیش نییە بەڵام ئەفراندنێکە داهێنانێکە سەرەکی لە سروشتەوە وێنەیەکی جوانی بەخشی و پرسیارێکیشم ئەوەیە جیاوازی نێوان پۆستەرە شعر و بروسکە شعر و هایکۆ چییە و شتێکی تریش ئەم مۆدێلە شعرێکە جەناب باس کرد بۆ ئێمە دەست خۆش بێت بێگومان کۆلپڕەیەکی جوانی تایە و چاڵ ئەتوانین بڵێن ئەم مۆدێلە شعرە دال و مەدلولێکی زۆر لە پشتیوەتی جیاواز لە شعرەکانی تر بۆ لە شعری نوێ لە کلاسیک ئێمە کە شعرێک خوێنەوە بێگومانەوە دالە کۆمەڵێک مەدلولی تر لە پشتیوەتی ئەتوانین جاری وایە سێنی وەدێ بەدەلا بەڕە باس بێت ئەتوانین بڵێن ئەم مۆدێلە شعرە لە شعرەکانی تر زیاتر لە خۆیەک دێ باسکردنی زیاتر لە خۆیەک دێ زۆر سپاس. زۆر سپاس کاک پێباز. پرسیارێک کرد ئەوە بوو جیاوازی چیە لە نێوان پۆستەرە شعر و بروسکە شعر و هایکۆ. پۆستەرە شعر نزیکە لە هایکۆ بەڵام پێبەندیتیان نییە، یعنی تۆ گرنگەوەیە شعریەت بدا لە پۆستەرەکەتایە کە ئەینووسی 4 دێڕە 3 دێڕە 5 دێرە شعریەتی تیا بێ پۆستەرەکە و یەک پارچەش بێت. ملزەم نییە بەو یاسایانەی لە هایکۆ هەیە. بۆ نمونە ئەوە توانێت لە هەموو زەمانێکا بینووسێ بەڵام هایکۆی ڕاستی تۆ بێت تەنها لە زەمەنی مزارعە بە عەرەبی لە ئێستاە بنووسێ. ئەوەی تر بروسکە شعر هەر زۆر نزیکە لە هایکۆ. سۆزیتیان نییە. ئەمە یەک بەڵێ دووەمیش بۆ ئەوەی شعر ئەوەی جەنابەت باس کرد ئەوە ڕەگەزەکانی شعرە. ڕەگەزەکانی شعر بێگومان زمانە، ئەوە کاک عەبدوڕەحیمی لێرە مختصی زمانە، شعریەتە، ڕەگەزەکانی شعر هونەرە، هونەری ئەبێ شعرەکە هونەری تیا بێ، ڕەگەزەکانی شعر مۆسیقایە. بۆیە من زۆر جار داوایان لێم کردووە لەگەڵ شعر خوێندنەوە مۆسیقا دانن ڕازی نەبوومە، چونکە هەر شعرێک خۆی مۆسیقای خۆی تیا نەبوو مانای وایە یەکێک لە ڕەگەزەکانی کەمە، یەکێک لە ڕەگەزەکانی کەمە. زۆر سوپاس بۆ ڕوونکردنەوەکەت بەڵێ ئەوە هەمووی ئەو ڕەگەزانەیە کە دەبێت لە شعری سەرکەوتووە. بەداخەوە ئێستا وەک کاکتارێک گوتی شعرەکەی شێخ ڕەزا هێنایەوە پێی عەیب بوو تەواویکە، بەڵام بزەبت شێخ ڕەزاڵێ هێن شاعر زۆر بووە لەم حوجرەدا بۆ لەم عەسرەدا بۆتە حەشری نێرەکرد لەم حوجرەدا. بەڕاستی ئێستا وای لاتوون من ناڵێم هەموو ماڵێک، بەڵام هەموو گەڕەکێک شاعرێکی تایە. کێشەکەش لەوەیە بەڕاستی بەهەڵە تێگەیشتن لە شعر. ئێمە پێمان وایە شعر ژانرێکی ئاسانە بەڵام ژانێکی زۆر قورسە. تۆ ملزەمی بەوەی معرفەیەکی زۆر قوڵت دەبێت. تۆ ئەگەر معرفەیەکی قوڵت نەبێ ئەوەی ئەینووسی پوچە. دووەمە بێت شارەزابی لە زمان، زۆر شارەزابی لە زمان و زمانەی پێنووسی. ئەبێ ڕێزمان بزانی، ئەبێ پێبەند ئەبێ لایەنی هونەری بزانی، ئەبێ گوێیەکی زۆر مۆسیقیتە بێ، ئەبێ چاوێکی زۆر تیژتە بێ. لە کاتێکا لەوانەیە لە ژانرەکانی ترامە پێوەز نەبێت. زۆر سوپاس بۆ مامۆستا ڕووناک سەرنجێکت هەبوو؟ مەجال پیاری سەر نازانم من چی بڵێم. دەستی خۆش بێ مامۆستا. من ئەبینم وەکو بڵێ شعرێکی بۆ درێنانەیە. بۆ خۆم ئەمە یەکەم جارێکم پێ بێت بەڕاستی. دەست خۆش. ئەمەش وەکو ئەنووسینەوە بەو شێوەیە نییە، وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد. ڕەنگە مۆسیقەی تیا بێ، هەستێکی وای تیا بێکەوە بتوانی ڕەنگە گورانیشی پێ بڵێیت. هەست و لەستێکی خۆی جیاوانە نووسینەوە شتێکی جوانە. ئەویش جوانە هەر بە شێوەیەک بەتوانە و نوچوونی کەسایەتی. دەست خۆش مامۆستا. زۆر سپاس زۆر سپاس. کاک بەرزان دوایین کۆمنتی هەیە. غزالة واضح معنى الشعر في قلب الشاعر واش كيف هذا التراو دولة جناب الشخص قلت هايكو بيريز ناكا
یەکسە معناکەت دادێ هەکە سێخوێنەکە خوێندی ئەوزانی پێویست ناکات هیچ لێ بگۆڕێتەوە يعني معنى الشعر في قلب الشاعر عموما ترك للشعر دومش المويه مثلا شعر مثلا بوانيك هي تكون حسابات اللي باب هي مثلا هجوه غزله مدحه شورش جيريه سابون مناظن قال ما وصل الشيخ غزال قالوا هو شعري كردي كان شي قوريتي ابو فهج او كان فرق هاي كوش عين شتيك مثلا وڵاتان کەلێنێک کە پڕێکاتەوە ئەگەر کەلێنە ئەوە هەبێ خەڵکیشی زۆر کادیمی ئیشی بۆ بکە وەنیە مامۆستاجیان ئەو کەلێنە بۆشی نەبێتەوە ئەگەر نووسێکی جیاوازتریشە لە شەعر بەرامبەر شعری گرتووە ئەوە شتێکی کەیە زۆر سپاس من لە دوا پرسیارەوە وەڵام دەدەمەوە هایکۆ بەڵێ ئێستا مەسەلەن لە هەر هەموو وڵاتەکان لە ئەوروپا لەم ڕۆژهەڵاتی خۆمان لە ئەمریکا ئەسڵەن لە بەشێک لە مەکتەبەکان ئەشخوێنرێ هایکۆ و ئەوەی من پێم گەیشتووە لە وڵاتە عەرەبیەکان بەتایبەت لە مەغریب لە تونس لەمانە زۆر گرنگی پێدراوە لە مصر تاکە میلەت کە ئێمە درەنگ دەستمان داوەتێ ئێمەین لە باشوور چکە پێش ئێمە لە ڕۆژهەڵات ئەو برادرە نمونەی مەسەن ئەو خاتونەی هێنایەوە شەو یارگڵاپی زۆر لەوبارەوە دواوە فارسەکان جێگەی شعرەگرێتەوە بۆ چوونێک هەیە ئەڵێ هایکۆ ژانرێکی شعری نییە هەر بۆ خۆی هایکۆیە چۆن شعر هەیە هایکۆش هەیە ئەمە دووەم بۆ پرسیاری دووەمە من نەموت معناکە ئەدەمە دەستەوە نەخێر بە پێچەوانەوە هایکۆ دەبێت خوێنەری زۆر زیرەشیە بێت ئەسڵەن لە ڕاستیە ئەبێ بۆ ئامادەبووان وەک لە سەرەتایەوتم هایکۆکان تەبع بکرێ بە دەستیەوە بێت چکە ناکرێت لەو چرکە ساتەیە کابرا لە سێنی وەدێ ڕاتێ بگە لە کاتێکە هایکستەکە لەوانەیە من هایکۆ هەبووە نزیکی زیاتر لە 2 مانگ پێوەی بوومە هەتا ئەگاتە ئەو سیغەیە کە تۆ ئەتەوێت لەبەرەوە خوێنەری جددی ماندووەکە کە بۆ ئەم عەسرە تۆزە زەحمەتی شار بەڵام زەرورەتی شار زۆر سپاس بەڕێزان بەر لەوەی وێنەکە بگرین وابزانم خاڵە سەید سەرۆکی لیژنەی خاڵە سەید قسەی شتێکت هەبوو دەوەرە ئەگەر تەبعی بەڕێزان بڵێ بەعکسەوە باشترین شتە باشترین شتە بەڕێزان ئەو کتێبە کۆمەڵی نوسخەمان بۆ هاتووە ئەوەی مامۆستا مەلا شاخیە پارتیزانەکانی دوای ئەنفال لێرە دەسەکەوێتە بەی بە 120 داشکاندن هەر کەسێک ئەگەر دەیەوێت لێرە دەسەکەوێت قوربان خۆی 15ە لێرە بە 12 فرۆشوێ 120 داشکاندنە مامۆستانی بەڕێز وێنەکە پێمان خۆشە جێیەک بۆ مامۆستا لێرە بێ کورسیەدا بندرێ ڕیزی دووەمی شەردادەنیشن ڕیزی سێم بە پاوە ڕیزێکیش لەسەر کورسیەکان بوەستن بۆ ئەوەی پێنج دقیقە